بەرهەمی علمانیەت چییە؟ بێدینی بەرهەمەکانی ئەوەیەکەوە دین لە کۆمەڵگا کاڵ بۆتەوە، ئەخلاق و ڕەوشت وەکو پێویست نەماوە. ئەبینی کوشتن زۆر بووە، دەبینی مخدرات خواردن زۆر بووە، دەبینی بێڕێزی بەرامبەر دایک و باوک زۆر بووە، گەندەڵیەکی زۆر، قۆڕقکردنی پارە لای هەندێک مەسئول و دەسەڵاتدار، وەلەو لاشەوە موچە نییە، بێئاویە، بێکارەباییە، کە سەروەختێ بوو ئاو باشتر بوو، کارەبا باشتر بوو، موچە لە کاتی خۆیەدرا. ئەمە هەمووی بەرهەمی علمانیەتە براکانم. پەروەردە کۆتایی پێ هاتووە لە مەدارس، لە قوتابخانەکان. خەڵک وای لێ هاتووە کەوا بەرەو بەدڕەوشتی و فاحیشە ئەڕوات، نەخۆشی زیادی کردووە، نەخۆشی ئایدز. ئەوجا ئەمڕۆ دەبێ خەڵک بێن نێربازیش بکە، خوا پەنامان بدە، دەبێ پیاو لە پیاو مارە بکرێت، بانگەشەی بۆ دەکرێت، ئاڵای تایبەتی خۆیان هەیە. لە نەتیجەیە ئاخر نەخۆشیش کە بڵاو بووە، ئاوەڵەی مەیمونەکەوە لە ناو کۆمەڵگای ئێمە ئێستا بڵاو بۆتە، خوا پەنامان بدات. ئەوە بەرهەم و نەتیجەی کێیە؟ ئەو کەسانی کەوا بانگەشە بۆ کوفر و ئیلحاد و بێدینی و علمانیەت دەکەن.